هەفتەی هەژدەی خولی پلەیەکی کوردستانە و یانەی ڕانیە هاوتا لەگەڵ هاندەرە سەرسەختەکانی بووە میوانیانەی بابان. کوڕانی ڕانیە چاویان لە سێ خاڵی گرنگی ئەم هەفتەیە تا ئەوەی ڕکابەری سلێمانی خاوەن پلەی دووەمی ڕزبەندی بکات و بابانیش بەو قەیرانەدارایی پێدا دەڕوات ئامانجی تەنها لە دەست نەدانی خاڵە. تایم یەکەم یاریزانانی ڕانیە زیاتر لە نیوە یاریگای بابان بوون و چەند جارێک نزیک بوون لە تۆمارکردنی گۆڵ، بەڵام هەوڵەکانیان بێ ئەنجام بوو. ئەو تایمە بێ گۆڵ کۆتایی هات. لە تایمی دووەم ڕانیە بە هەمان شێوەی تایم یەکەم باڵا دەستی خۆی لە یاریگا سەلماند لە ئەنجامی فشارەکان بۆ سەرگۆڵی بابان. خولەکی 65 محەممەد دکانۆ ڕانیەی کردە خاوەن گۆڵ یەکەم. ڕانیە بەردەوام بوو لەسەر هێرشە مەترسیدارەکانی و ناوە ترسی لە دڵی یاریزانان و گۆڵ پارێزی بابان دروست دەکرد، بەڵام هیچ یەکێک لە هێرشەکان گۆڵی دووەمی بۆ ڕانیە نەهێنا و لا کۆتاییدا ڕانیە بە گۆڵێکی بێوەڵام سەرکەوتنی بەدەستێنا. سپاس بۆ خوای گەورە، سپاس بۆ دەستەی هاندەران، سپاس بۆ دەستەی کارجێڕی و سەردەمە هاندارە خۆشەویستانەی کە ئامادە بوون لە یاریگا توانیمان بە پاڵپشتی هاندەرەکانمان و بە جەنگانی یاریزانەکانمان لە ناو یاریگادا بۆ ماوەی 90 خولەک سێ خاڵی یاری بۆ ئێمە زۆر گرنگ بوو. هەنگاوێک بوو بەرەو ئەوەی کە بتوانین ئامانجی چەند ساڵەمان کە هەموو هاندەران و هەموو دەستەی کارجێڕی و هەموو یاریزانەکان هەوڵی بۆ دەدەن کە گەڕانەوەی بۆ خولی نایەبی کوردستان دوای زیاتر لە 20 ساڵ دابڕان 23 ساڵ دابڕان دەمانەوێت بگەڕێنەوە ڕیزی یانە گەورەکان. لەگەڵ نادی بابان توانیمان یەک بە هیچ براوە بین بەو ئەنجامەش لە سەدا بڵێن 90 لە ناب نزیک بووینەوە. سوپاسی تایبەت بۆ هاندەرانە کە بۆ ڕەمەزانی بە زمانی بە ڕۆژەوە لە ڕانیەوە تا سلێمای هانیان داوین یەک دەقڕانەوەستاون. سوپاسی بێپایانیان دەکەم، سوپاس بۆ ڕاهێنەران، سوپاس بۆ گژی یاریزانەکان. ئەمڕۆ ڕۆژێکی مێژوویە بۆ شاری ڕانیە بۆ نادی ڕانیە. یاریەکانی خولی پلەیەکی کوردستان هەژدە هەفتەی تێپەڕاند و تەنها یەک یاریماوە بۆ دیاریکردنی یانەکانی سەرکەوتوو بۆ ڕیزی نایەبی کوردستان کە هەولێری پێشەنگ با پلەیەکەم سەرکەوتنی مسۆگەر کردووە و ڕانیە و سلێمانیش کۆتا تیری خۆیان لە خولەکە دەهاوێژن کە بە جۆرێک یانەی ڕانیە یاری داهات و بە یەکسانبوونیش سەر دەکەوێت و سلێمانی تەنها بردنەوە ئومێدی سەرکەوتنی پێدەبەخشێت لە کاتێکدا یانەی ڕانیە شکست بهێنێت. هەستیار حاجی، کەناڵی پەیام، سلێمانی.